خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ ئەم شەو لە جەوێکی بەهاری زۆر زستانەی سارد ڕەهەنتان پێشکەشەکەین. ئەم هەفتەیە گۆڕانکاری خێرا و گەورە ڕوویاندا ئەم لە دۆخی سیاسی و دارایی هەرێمی کوردستان ئەم لە ڕووی کەشوهەوا. لە دۆخی دارایی هەرێمی کوردستان ئێمە لە هەرێمی کوردستان یان حکوومەتی هەرێم خاوەنی ئابوووریەکی سربەخۆ بوو لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە. ئەمە قسە و باسێکی زۆری لەسەر کرا دوای ئەوەی کە بڕیارەکەی لیژنەی ناوبژیوانی لە پاریس دەرکرا لە بەرژەوەندی عێراق و نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا. هەندێک بەسەر سوڕمانەوە دەپرسن خەڵک بۆچی پێی ناخۆشە، خەڵک هەندێکیش دەپرسن خەڵک بۆچی پێی خۆشە. ڕاپرسی کراوە، ڕاپرسی جۆرا و زۆر بەشێکی زۆری خەڵک پێی خۆشە کە نەوتەکە گەڕاوەتەوە ژێر دەستی بەغدا لە کاتێکدا ڕەنگە گرفت بۆ موچە دروست بێت. بەڵام ئایا خەڵک ئەمە پەیوەندی بە ئینتیماوە هەیە یان پەیوەندی بەو هەموو ناعەدالەتی و بێزاری هاوڵاتیانەوە هەیە؟ پێش بەرنامە لە دوای ڕۆژوشکاندن هاوڕێیەکم بە ناوی داناهادی نامەیەکی بۆ ناردم. سەیرەکەی ڤیددیۆیەکە کە گەنجێک کەوتۆتە ژێر قاچ و دەستی ژمارەیە گەنجی تر و گەنجێک بە سەریەتاشێت. وەکو داناڵێ ئەمە شکاندنی شەرەف و کەرامەتی هەموو کۆمەلگایە. بۆ ئەم کۆمەلگایی ئێمە بۆ عالی هات. بۆچی خەڵک پێی خۆشە بەغدا حکومی بکات نەکورد؟ ئەم شەو لە ڕەهەند گفتوگوی ئەم بابەتانەکەین، ڕەهەندەکانیش بکەینەوە. میوانەکانم کاک هێمن کەریم کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان، مامۆستا عەبدولخالق ماوەتی کادری پێشکەوتوی گروپی ئیسلامی کوردستان، خێر بن هەردوولاتان. هەروەها کاک کاوا ئەحمەد کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان لە شاری هەولێرەوە. کاک کاوا بەڕێزیشتان بەخێر بن. ینی بەپێی سەری سپی بێ لە کاک کاوا دەست پێ بکەم. وانە؟ باش. کاک کاوا سڵاوت لێبێ. پێت ناخۆش نەبێ گەر بە تەمەن دیاریت. بەڕاستی ئەمەوێ بۆچی هەڵسەنگانی تو دۆخەکە بۆچی بە ئێستا گەیشت؟ پێت وایە کامە ڕێگە ڕاستەکە و پێت وایە موعامەرە بوو لەسەر هەرێمی کوردستان یاخود ئێمە خۆمان پاسێکمان دایە نەیارەکانمان و گۆڵێکمان لێکرا؟ بەناوی یەزدانی بەرزی دلۆڤان سڵاو لە جنابت لە میوانەکان و هەروە بینەرانی ئازیزمان. لە سەرەتا ڕاستی کاکەزانە پێم باشە بەرنامەکە بۆچی خەڵک داوا دەکات بەغدا بەڕێوە بات. جاڵێ بۆ دەسڵاتی خۆم بە خۆم دام پێم خۆشە وا لەوانەیە جوانتر بێتەوە یان گۆڕپانی ئیمڕۆی کوردستان وا بخوازێ تەوەرەکە بەم شێوە بێ باشترە. بۆچی بەشێک لە سیاسیەکانی ناوچەیەکی دیاریکرا و لە هەرێمی کوردستان داوا دەکەن گەلی کوردستان و بەغدا بەڕێوە ببات و هەموو شتەکان ڕادەست بکرێ. کاکە زانە سەرەتا پێم خۆشە ئەمەی کە ئیمڕۆ مناقەشەیەکەین ژمارەی داتا و ئاماری ئەوەی کە من کۆم کردو لە بەردەستمایە بەراورد بکەین. ئایا ئەمە خەڵکی کوردستانە داوا ئاکات عێراق بەڕێوە ببات یان نا؟ ئەمە بەشێک لە سیاسەکانن لە کوردستان کار بۆەوە ئەکەن بەغداد ئەرکی بەڕێوەبردن یان هەیمەنەی عێراق بەغداد بەسەر هەرێمی کوردستانەوە. بۆیە من دقیق تۆ چمە سەر بەڵگەکان و هیوادارم بتوانم ڕای گشتی بە تەواوەتی لێ ئاگدارکەمەوە. سەرچاوی بەڵگەکان من لە حەو خاڵا دەستنیشانم کردووە بۆی کە دقیق بێەوە و سەرچاوانی کە ئاماژەی پێەکەم ئاماژی شوێنی بڵێن پشڕاستکراوە و هەموو دوکمنتانە چی بە زمانی ئینگلیزی و چی بە زمانی عەربی و بە فارسی جەبەردەستی منایە. ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ئێمە عێراقە شەق و شڕەکەی من کە هەموو جارێکێڵم و عێراقی حەبیبەکانی برادرانی ئەوانەی کە ئینتیمایان بۆ بەغا زیاترە. ڕۆژنامەی سەردەبیری فەرات خەبەری ئیرانی بەڵگەنامە و دوکمنتی ڕووزنامەنگار ئازاد ئەردەشیر پاشایان پژوهشکەری دکتۆرای ڕابطە بینالمللی خاوەرمیانە و مەتالعەتگەردی AR بەڵگەنامەی ڕێکخراوی نێودەوڵەتی یونسکۆ بەڵگەنامەی وەزارەتی سەرچاو ئاویەکانی عێراقی حەبیبتان بەڵگەنامەی کۆربەندی نێودەوڵەتی ئابووری داڤۆس و لەگەڵ وەزارەتی عێراقی حەبیبتان بڵین.
ئەگەر ئیجازە بدەیسا ئەچینە سەری ئەم حەوت دیکۆمنت و بەڵگەنامەکە ئێمە دەمانوێت شتێکی تر تەبەنیکەین شوێنێکی تر تەبەنیکەین ئەو شوێنە تەبەنیکەین کە خەڵکی ئێمە داوا ئەکات وەکو جەنابەت داماژێت پێکرد و دوای تەوەرەکەم بەو ئاراستە بێت کە بەشێک لە سیاسەکان لە هەرێمی کوردستان داوا دەکەن کە عێراق هەرێمی کوردستان بە بەڕێوە بات واتە من بەپێ ئەم بەڵگانە نمودار و نموزەجی عێراق نیشانە دەم و ئەوەی هەرێمی کوردستانش لەبەردەستمانە ئەوە من ناچمە سەری چونکە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان خۆیان هوشیارن ئەو کاتە جیاوازەکان نەبینن بۆیە کە دروستی ڕاستەکان بڵێ من 4 تەوەرم هەڵبژاردووە بواری خوێندن ژیانی تاگ گەندەڵی و ئاسایش کاکەزانە لە بواری خوێندن لە عێراقا کەیسا خەڵکە تەبەنیەکە عێراقی مەباتە ڕێوە من داتایەکی وردەخەمە ڕوو بە ژمارە و داتا ئەمەش تەبەن بابەتە هەم زمان عەرەبیەکەیەتی کە لای منە کە ئەو سەرچاوانەکە من دەسم کەوتووە و لەناو وەزارەتی خوێندنی عێراقی بەدەست من گەیشتووە لە هەڵسەنگانی تەقیم لە پرۆسەی خوێندن لە عێراقا ڕوتبەی 149 بۆ خۆی دەستەبەر کردووە باشە لە ڕەدەمەندیە دەوڵەتی مسر لە ڕوتبەی 139 واتە لە وڵاتی عێراقی حەبیبتان باشتر وا بڵین ئەو مەرتەبەیە کە لەو دەوڵەتە بە تەواو مەعنا و فاشیلە لە بواری خوێندن لە دوا سەرژمێری وەزارەتی پلاندانانی عێراق دەڵێت ڕێژەی نەخوێنەواری لە 113 بەڵام بەپێ ئەو سەرچاوانی کە من دەسم کەوتووە لەناو وەزارەتی پەروەردەی عێراقی لە 118 بەڵام یونسکۆ چی دەبێ ماڵێ بەپێ ئەو ئەرقامانەی کە لەبەردەست منە ئەو ئەرقامانە کە بۆ بن ئێستا لەبەردەستی منە بۆ جەنابتان باسەکەم ئەڵێ ڕێژەی نەخوێنەواری ئومی لە عێراقا لە 147 بابەتێتر لە هەمووی گرنگتر بەڵگەی ترە خەمەڕوو سەبارەت بە ئامارە و داتای نوێی ڕێکخراوی نێودەوڵەتی نووسکە وەزارەتی سەرچاوەکانی عێراقش پشتڕاستی کردەوە دەڵێت لە هەر 5 منداڵی عێراقی سیانیان لە ئاوی پاک مەحرومن و ئاوی پاک بەردەست نییە بۆ ئەوەی کە بیخۆنەوە ئەچینە سەر بابەتێکی تر ئەوەی ڕێکخراوی لەبەردەستی منە ئەوەی کە لەبەردەست منە و بەڵگەیە سەبارەت بە گەندەڵی عێراق واتەم عێراقی کە ئەگەر خەڵکێکی سیاسی لە کوردستان تەبەنی عێراقەکە ئێمە عێراق بۆ ڕای گشتی باسەکەین کەم عێراقە چی عێراقیەکە داتای ڕەدەبەندی نوێی عێراق لەسەر ژمێری ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی چی بە ئێمە دەڵێ عێراق لە کۆی ژمارەی 180 دەوڵەت عێراق لە ڕەدەبەندی 150 دەوڵەتی فاشیلە ئەوە بە ئێمە ناڵێن ئەوە دەستگایەکی حیزبی نیە و هەرێمیش نییە ڕێکخراوێکی شەفافەتی نێودەوڵەتی وا دەڵێت کە عێراق بە فەساترین دەوڵەت ناودەبا و ڕەدەبەندی 150 دەوڵەتە لەگەڵ ئەوژە دەچینە سەر بابەتێکی گرنگتر کە پەیوەنددارە بە ئەو گەندەڵی و ژیانی تاکی عێراقی کە دەڵێت ڕێژەی هەژاری لە عێراق بە شێوەی میانگین 25 لە 100 پێک دێنێ دوا بە دوای بەراوردکردن ئەمە لەکێ لەگەڵ ئاماری وەزارەتی پلادادانی عێراق کە لە ساڵانی 2019 و 2020 کە بەراورد دەکەین لەسەر ساڵانی کە ڕێژەی 120 بووە و کە بەراورد دەکەین لە ساڵی 2023 کە ڕێژەکە بۆ 125 بەرز دەکرێتەوە واتە لە جاتی ئەوەی داکشان بێ هەڵکشان هەبووە بە ڕێژەی 5 لە 100 تەنها لە پایتەختی عێراقی عەرەبی ئەو بەغدایە کە خەڵکانی سیاسی ئێمە تەبەنی ئەکەن و ئاوات خوازن کە نەوتی هەرێمی کوردستان هێزی هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان بە تاقمی خیانەتکارانی 16 ئۆکتۆبر شەوکو کەرکووک ڕادەستی بەغدایکەین من نمونەیەکی بچووکە خەمە بەرچاو کە دەڵێت لە کۆی 8 ملیۆن دانیشتوی بەغدا 1,200,000 کەس دەژێر خەتی فەقر واتە هێڵی هەژاریدا دەژین بەمەرجێک کە عێراق خاوەنی 100 ملیارد دۆلار پارەی یەدەکە پشتبەستن بەچی کاکاو بەڕێز کاکاوە پشتبەستن بەچی ئەمە ئەگە ئیجازەم بدەین بۆتم خوێندەوە کاکە دیارە کاکەزانە ئەمە ڕێژەیە کە من بە جەنابەت هێڵم ئەوە داتا و ئامارەکانە قوربانە بم ئەوە ڕێژە و ئامارەکە چێکردوێتی منە ئیجازەم بەرێ کردوێتی بەڕێز کاکاو ئیجازەم بەرێ لە وەزارەتی پلاندانە ڕوم دەمەدەستی بینەرەکانم تکاکەم مەسەلەن کاکەزانە دەخولەکە جۆم لە بەڕێزانە ئێستا باشتر بێ شتی واقعیان بدەمێ ئەمێ بۆ سەرچاوەکەم پێ بڵیت ئەوانی تر مەسەلەن بەڕێزە توتی دیونوسکۆ ئەمەی تر باسی ڕۆژنامەیە بۆ جەنابەت دەڵێم لە وەزارەتی پلاندانان وەکو ئاماژەم پێکرد من ئێستا بەڵگەی تر ئەخەمە ڕوو بەڵگەیەکی تر ئەخەمە ڕوو کە بە زمانی فارسیە و سەرچاوەکەیشی ڕۆژنامەی سەردەبیری ئێرانە کە ڕۆژنامەنووسی کە لەوێ وەکو سەرچاو ئاماژەم پێکرد ئەو بەڕێزەیە ئەردەشیری پاشەنگە کە پژوهکەری دکتۆرای ڕەوابەتی بینومەلەلی خاوەرمیانە و مەتالاتگەردی ئای ئارا
کە من ئێستا وەکو زمانی خۆی وەکو دیکۆمنتێکی ڕسمی بۆ جەنابەت دوای ئەڵێ کڕۆکەکەیم پێ بڵێ کاکاوە کڕۆکەکەیم پێ بڵێ خۆتە زانی ئمە کاتەکەمان کڕۆکەکە محدودە باش من موجودەکەی من ئەو پەیامەکە ئەگەیەنم بۆ یەکە بە کورتی بڵێم بەڵێ ئەڵێ بەر ئاساسێ ئامارێ وەزارەتی بەرنامەریزیە عێراق سێ ئۆستانە تحتی مدیریەتی حکوومەتی ئیقلیمی کوردستان سلێمانیە ئەربیل و دوهۆک کەمترین میزان فقر نسبت بە کل عێراق را دارن این در حالی است که در سال 2014 دولت مرکزی ارسال کامل بودجه خودداری کرده و کردها با سختی روزانه 8% نفت کل عراق را صادر کردند اما که جناب دڵی ئەو دیکۆمنتەیە کە حەزی کرد خەڵک ئاگادار بن بۆ دەخوێنمەوە ئەمە ئاخر فەقەرە بێ و دواتر میوانەکانشمان لەگەڵمان هاوکار بن بەڵێ فارسەکەت لە کاکە زانە ئەڵێ چی بێمە باشە کاکاوە من ئەبێ گوێ لە میوانەکان بگرم لە مەقتەعی دووەم لە مەقتەعی دووەم بگورەزێمەوە مەقتەعی دووەم بەس یەکشت بۆ جەناب ڕاستکەمەوە کاکە زانە کاکەمال پیاوێکی تێکۆشەر و خاوەن خەباتە ئەو کوردی کوردستانی باشوورە ئەو فارس نییە بەڵام بەندەی مخلیست دراسەم فارسی بووە تۆ هەر ئەوەت پێ نەگوتم ئەوەی 1,200,000 کەسەکە ڕەبتی بەو فارسیەوە نەبوو کاکاوە ئەو 1,200,000 کەسەی کە لە بەغدایە چاوەکانت کرد ئەمە تا لە بەردەستمە کاکە ڕێژەی لە فارسیەوە نەبوو فارسەکەمان گوێ لێگرت کاکە زانە من بە جەنابەت دەڵێم وتی سەر چاوەکە لە کێ وەرگیراوە ئەڵێم لەم فارسیە لە مەتنیان فارسیە ئەو بەڵگەکەیە ڕێژەی هەژاری لە بەغدا بۆم دەستنیشان کردی لە تەوەری دووەم ئەچمە سەری بۆت باسەکەم زۆر چاوەکەی ڕۆژنامەی سەردەبیر لەگەڵ وەزارەتی پلاندانە لە عێراقا دواتر بە وردی من ئەچمە سەری بۆتان زۆر باش کاکێ من بەس کاکەم با تەشیری تیان نەبێ ناوی ئەو بەڕێزە تێنا کاکە زانە ئەو پیاوێکی شۆڕژگەرە کاکەم بۆ جارێکی تر من وابێ بەرنامەکە بەجێ دێڵم بەڕاستی ئێمە بێ احترامی شۆڕژگەرەکانی خۆمان بگرین بەسەر چاو کاکاوە بێڵە بەڕێستان دەدەقەیەکە گوێمان لێگرتووی با گوێ لە میوانەکانیش بگرین کاکێ من دۆخەکە بەو شێوەیە کە ئێستا ئابووری سربەخۆ خەریکە وردەور دەچێتەوە دەستی بەغدا بەشێکی زۆر لە خەڵکی پێی وایە کە ئەمە باشە و ینی تەنانەت هەندێک خەڵک پێیا گەر موچەکەشی بۆ بڕێ گرفتی نییە بەڵام هیچی تر نامێنێ دۆخەکە بۆ بەمە گەیشت ئەمە نەبوونی ئینتیمای نیشتیمانیە دیفاع نەکردنە جێهێشتنی خاکە یاخۆت شتێکی ترە کاک زانە جانەزانی مشکلەکە لەوەیە ئێمە خۆمان قسە ناکەین باسی دیکۆمنتەکەین وەرە تەنها 6 خاڵە خەمە ڕوو کە ئێمە چەندی جار لەم بەرنامەیە باسمان کردووە کە وەزعی حکومڕانی هەرێمی کوردستان لە کەناری ناوچوونایە بۆ لەبەر ئەوەی کۆی پرۆسەی سیاسی لە وڵاتەیە لەسەر مێزێکی گفتوگۆ هەمووی کۆنابێتەوە قسەی لەسەر بکە کێشەکەوەی یەک کەس بڕیاری گشتی من ئەدا یەم پیاوە ئەدایی تو ئەدا کاتێک کە ئێمە ئەڵین کاکە بۆ سەرڕایەکی ئێمە وەرگەوڵە نەخێت تۆ خیانەتێک کردوە تۆ وات کردوە تۆ وات نەکردوە کاکەی جان خۆ ئەم کەسانە ئەوە سم کۆمەڵە خاڵک بۆ خوێنمەوە بۆچی ئەم ڕۆژە هاتینەم ڕۆژە باشە دەرچوونی بڕای دادگای فیدراڵی بە نادەستوری بوونی هەناردەکردنی نەوتی هەرێم یەک دوو دەرچوونی بڕای دادگای فیدراڵی بە ناقانونی ناردەی 200 میلیارد دینارەکەی موچە باشە دەرچوونی بڕای دادگای فەرمی بە هەڵوەشانەوەی گرێبەستی 50 ساڵەی بەڵە گرێس 50 ساڵین لەگەڵ تورکیا ئیمزاکردنی ڕێکەوتی نێوان حکوومەتی عێراق و ئیران لەسەر پاراستنی سنوورەکان کە ماوەیەکی تر خۆی مەدەرمان نەکردووە ماوەیەکی تر هێزە چتە سنوورەکان هۆشداریەکانی چنی بلاسخارتی نێردینێتەوە یەکگرتوەکان باشە کەوتی قوارەی هەرێم بەترسی لەسرە ئەوە ئێمە وتمان باشە بڵاوکردنەوەی راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەبارەت پێشەکانی مافی مرۆڤ کە چەندین خەڵک لە هەرێمی کوردستان ئەتکەکرێ هەر ئەم ئێوارەیە لە ئەوە زانیت چەندی تقریبا 2 مانگ پێش ئێستەوە ئەمەی وتووە هەرم ئێوارەیە ئەوە تا کە خۆ دێستت باست کرد هونەرمەندێکی میری لەسەرەوەی ڕخنەیەکی گرتووە لەسەرەوەی قسەیەکی کردووە کورە بابە لەسەر بەندێکی وتووە احتیمال ئەو بەدبەختە بەس دەبەری پاشگری بەندەکەی ڕێبکەوێت لەگەڵ یازانی سەریە تاش نەبەری قسەی بە پارتی وتووە خۆ احتیمالە ئەو کوڕەشە لە بیدایەتە سەوتی شای بە پارتی ئەوە ئێمە ئەمان کردووە ئەوە خاڵی حوتەمە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کاڵی پێشنگاریتان کردووە ئەمانە بەڵگن کاکەرە مێوارێتە تۆ لەسەرم تەلەڤیزیۆنەوە گەنجێک لە پایتەختی هەرێمی کوردستان کە خودی کاک مەسرور سەرۆکایەتی ئەم کابینەیەکا و ماڵەکەی لەوێ و کاک مەسعود بەرزانی لەسەری ڕەشدانی شێر ئاواسیرەکە و لێرە بینێ گەنجێک لەوێ سەرێ تاشتێ سوکایەتی پێکرێ ئەی ئەمانە چین کاکە خەڵک لەسەرمە قساکە بەیانی دوو بەیانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ئەمە دیسان و هۆشداریات و حکومەتی هەرێمی کوردستان ئەرێ کاکە بۆ ئێمە بازی بین دووەم ڕاستپارتی ئەوانم باجی لەسرە ئەی ئەوە نیە ئەمە ئێستا حەو خاڵە بۆ خوێنمەوە ئەم قەزەکەش حەو بەڵگی خسەڕ نانە ئێستا من حەو خاڵە بۆ خوێنمەوە ئەم قەیرانی ئێستا تێگەشتن یە خاڵیانە حوتەم ڕاستپارتی دیوانی چاودێری دارای عێراق بەلێکردنەوە لە داهاتی ناخۆیەکانی هەرێم
ئەمانە بۆچی ئەمانە دروست بوون لەبەرەی ئەم حکوومەتە تڕەکەڵەکە کاکە ئەمە وەستایەکیان هێناوە دی هەر لە خۆشتی دروست کردووە ئەمە تڕەکەڵەکە وەڵڵی ئێمە حکومڕانی وا ناکرێت هەم ئەم خاڵم بۆ خوێنتەوە ئەمەی ئێستا ڕوویا ئەو پرسیارێکە لە منەکەی تەنها خاڵی یەکەمە دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی بە نادەستوری بوونی هەرێم نەوتی هەرێم لە حەو خاڵ ئەمە تەنایە خاڵە ئەو ئێستا من و تۆ قسە لەسەر یەکەن چیمان لێ هاتووە کارەبا منوا خەریکەکەمە کالەبەرەوەی بڕیار بەرەمێرانی نەوتەکەی باشە لەسەر و ئەمە هەموو ئەمانە ئێم باسی قساکەین ئەڵێ با بە دیکۆمنت و داتا قسە بکەین خەڵک چۆن خەڵک بۆ پێی خۆش کاکێ من کاکاوە ئەوەی عراقی حەبیبتان مەسەلەن بۆ مەسەلەن خۆبرا خۆی مەشەڕمان لەسەر کورسی ساحەی یاری نهایی هین نەکرەوەی کە لە بەسڕە کرا کاکاوە گیان سەرۆکی هەرێم بوو شەڕیا کرد پەلامارێم لەسەر کورسی پێشەوە دانیشم ئێمە وڵای لە سلێمانی دانیشتم وڵای جارجار سێرمە کرد ینی خۆی ئێمە نەبووین کاکە ئەوان بوون برای بەڕێزمەرە کاکە ئێمە چوین بۆ ئەوێ ئەرێ سەرۆک ئێمە پەرلەمانتارم من گەنجێکم لەم وڵاتەیە کادرێکم ئیسمم پێم وایە خەڵک بوجێ پێ هەڵچوویت و برای بەڕێزم ڕائقلێکە قسەتە ئیشوانە بە کاکێ منگیان بە ئوسلوبەنە کایە بچۆ سەر زمانێکی هێمنی سیاسی من داتام قسەتە ڕوو بەرامبەر بە بەغدا حەو خاڵی داتای کاگرێکی بەڕێزە پیاوێکی دەوڵەتمەدارە احترامی خۆت بگرە احترامی ڕێیەکەت بگرە ڕێبەتڕە عەقلێک و ناکرێت تۆم حکومەتە گەورە بەم شێوە هەڵست من ڕسمەکەم لەلایە بەڵام لەبەر کەسایەتی کەسەکە ئەو کەسەت گیرە ئێستا لە ئاسایی لای کاک بەرزان گرتوێتی ڕەزیل و سەفیری بەردەمی قانون کراوە گرتەی ڤیدیۆکەشی ئەو کارمەندەیە بۆیە کاکم کاکێ من ئێمە کەسانێکی سیاسین لەسەر خۆبە با فێربی کوڕم فێر بە ئەو ئەتەکێت زمانێ ئاستی خۆت و ئاستی بەرنامەکەی ئەوە نیەت کاکە لەسەر خۆ لەسەر خۆ ئەو باسی ڕاکات تکایە کاکە خۆبا من جوای بمەوە جوابیمە دۆ ڕاکانی خۆت ڕاکانی خۆت مامۆستا عەبدولخالقی شماوت لەسەر خۆت بە کاکاوە ڕچە ئەلبالێک تێبگەی کاتمە ڕواکاسەدی حزبەکەی بە منتەقی قساکەم بە منتەقی قساکەم لەسەر خۆت بە من مەڵێ ئەزانی باسی ئەکادیمیەکەی قەیناکە ئەگە باسی ئەکادیمیەکەی شادەکەم لە تۆ بەرزترە کاکەتە گوێم بۆ بگرە برای من ئەمە ئەوە ناکرێتەوەی تر سەرسپی بمونیتە بڵم بەڵە فەرمووتۆ یەک جامۆڵەتم بە تۆیە وتمان لەبەری سەرسپی ئەوەڵەکەی قسە بکە نەموو تاخیر قسە بکە کاکە دەفێر بەیترامیش قسە بکەم کاکە ناخە بۆ ڕاستەکەم ڕاستی مەکەرەوە هەڵم نەکردووە کاکە تەشیر مەکە هەڵم نەکردووە دەبەست کاکەم تەشیر مەکە قوربان ڕێگە نادەوێت کاکاوە بهێڵە قسەکانی تەواوکە بۆ چون مامۆستا عەبدولخالق ماوەڵێ من عدالت بپارێزم کاکە هەتا خاوەنی ئەم عەقڵەبی خەڵک لەگەڵ بەکە من ئەزانی چی بۆ خەڵک بۆ شەقی لە سەدام ئەڵڵا ئەزانی بۆچی ئێمە سەدامان بە کەڵک ناها و لە دژی بووین دەبەرەی کە سوکارمی شەید کردووە لەبەرەی سوکایەتی پێکردم ئێستا من ڕێگە نادەم بەهێنی خۆم سەدامێکی نوێ بۆ خۆم بزین و کەمە سوکایەتیم پێ بکە لێم بکوژێ با بە قوتی منی بڕیوە کاکە چۆن لەگەڵ ڕازی نابم بە حکوومەتی عێراقی لە کاتێکە من باسی داداکە کاکی گیان ئەی هاوار بەهۆی ڕاگرتنی نەوتی هەرێمەوە باشە لە هەموو هەڵبژاردنێکە پارتی بەهۆی ئەو نەوتی هەرێم کە 50 ساڵ لەگەڵ حکوومەتی تورکیا ڕێکەوتنی کردووە هیچ بەڵگە و دیکۆمنتێک نییە لە بەردەستی ئەم کەسە سیاسیانی ئەم وڵاتەیە کە بزانن چۆن کراوە تەنها یەک خاڵی دەرکەوتووە لە ئێستایە خاڵی دەرکەوتووە ئەو خاڵی ئەگەر حکوومەتی تورکیا باسی بەڵگە و دیکۆ پیشانتاوم بخوا کە ئەمڕۆ لە درەو میدیا بڵاو کراوەتەوە کاکە ئەوەتە کاکایتە خۆ ئەڵێ ئەبێ هەموو ئەو قەرزەی کە حکوومەتی عێراقی داوا لە تورکیاکە کابێ نازام چەند ملیارە لەبەرەوەی پابەند نەبووە ئەبێ تورکیا بمان لە وەزارەتی دەرەوەی تورکیا هاتۆ لە ئاخر جەلسەی خۆیان ئەوەتە کاکەجان ئەو وەزارەتی دەرەوەی سایتی تورکیا ئەوەتە کاکە دەبۆستە برام ئەوەتە ئەڵێ ئێمە ڕێکەوتنەکەی 50 ساڵەمان بۆ شێوەیە کردووە هەر قەرەبوویەک بکرێ هەر کارێکی نایاسایی بکرێ ئەبێ حکوومەتی هەرێم بیدا لەبەر حکوومەتی هەرێم بەشێکە لە حکوومەتی عێراقی باشە تۆ پارەت نەوتی منە فرۆشتووە نەخۆم ئیسفادەم لێ کردووە نە مناڵم ئیسفادەی لێ کردووە نە باوکی نەخۆشم نە دایکی نەخۆشم نە ئەو کەسانی سەرەتانیان هەیە لە وڵاتە ئیسفادەیان لێ کردووە ئێستا ئەبێ هەموو پارەکەت بردووە بۆ خۆت و حیزبەکەت و کۆمەڵەشتی تایبەتی خۆت لە هەڵبژاردنە سەڵتت پێ کڕیوە ئێستا دێ من باجەکەی بەم
بەڵێ پێم خۆشە حکوومەتی عێراقی بێ ئەم شتم بۆ یەکلایی کاتەوە من چەند زۆر باش ماوەس عەبدولخالق ینی ئەوەی کە ئەڵێن نەبانی ئینتیمای نیشتیمانیە دەستێکی پیس نییە ئیترەچ کەسێک نەمانی ئینتیمای نیشتیمانیە خەڵک ڕقی لە نیشتیمانەکەیەتی ڕقی لە خاکەکەیەتی ڕقی لە قەوارەکەیەتی بۆیە ئەڵێ وەرە بەغدا تۆ نەوتەکە بەڕێوە بە هۆکار چیە بۆ خەڵکەکە ئاوایە ئەم خەڵکە دوژبنی خاک و خەڵک بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆ جەنابەت بە خراسی میوانەکانی ژەکەین هیوادارم بە عەسابێکی ساردەوە یعنی مامەڕە لەگەڵ یەکترا بکرێ چونکە ئەم دۆخەی کە هەیە دیارە تەڕاکوماتی چەندین دیدار و گفتوگۆی پێشووتر کە قسەمانە سەر کرد و باسی چارەسەر کرا وەڵام نەگەیشتون پێویست ناکات تەنگە تاویە بێ بەڕاستی چونکە ئەم واقعە ئەوەیە کە ئێستا چۆن لەم بەرنامانە من هەر یەک دوو بەرنامەیەتی لەگەڵ کاکاوە پێش ئەمە حدازانە ئەو بڕیارانی کە من یەکدوانێکم هەر ئەو دادگای فیدراڵی کە یەک بە یەکلوان هەیە لەم بەرنامانەی جەناب تا قسەمانە سەر کرد بێ باسی ئەوە کراوە کە پێویستە زوو بە زوو دەسەڵاتی کوردی و سیاسی و ڕۆشنبیرەکانی کورد ئەوانەی کە هەم دەسەڵات سیقیان پێکا و سیقەشیان پێ ناکە بەڕاستی بە هەمومانەوە بتوانین و بە هەموو لایەنەکانەوە بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیشەوە ئەم قۆناغە تێپەڕێنین چونکە بەڕاستی قۆناغێکی ترس ناکات ناتوانین ڕێگری بکەیت فەرمو ڕێگری بکە یعنی ئەوە نەوتەکە یعنی دوو ڕۆژە نەوت ناڕوە کارەبای تۆ کەمەکە یعنی هیچ لە دەسەڵاتی خۆمانانی ئەوەی کە کراوە بەڕاستی کاک زانە لە دوای ڕاپەڕین کە ڕاپەڕین کرا خەڵک بە ئومێدێکەوە هات خەڵک بە ئومێدی ئەوەی کە قوارێکی کوردی هەیە و دەسەڵاتێکی کوردی هەیە و ئێمە خۆمان بتوانین و لە ڕێی کۆمەڵێک نوخبەوە کۆمەڵێک سیاسیەوە کە لە دەرەوە هاتن و لە شاخەکانەوە هاتنە ناو کوردستان بۆی کە ئەم قوارێ بپارێزن و لە دەستی دەسەڵاتی بەعسی پێشوو کە نەجاتمان بوو لە سای ئەم دەسەڵاتەوە کوڕ باوک و باپیر و کەس و کار و هەمومان ئیسراحەتی بکەین بەڕاستی بەڵام بەداخەوانە بوو نەمو ئەسەسەمان خزمەتی خەڵکی کرد نە حکوومەت خزمەتی خەڵکی کرد نە پەرلەمان خزمەتی خەڵکی کرد نەمو ئەسەسەکانمان لە دەستی حیزب دەرهێنا نا ئێمە خۆمان تاک بە تاک لە هەرێمی کوردستان چ سیاسی چ ڕۆشنبیر چ تاکێکە لەو بازاڕەیە مامەڵی ڕۆژانەی ئاسایی بۆ دینارێک و دوو دینارەکە خۆی بە خاوەن نازانێت لە وڵاتیا بەڕاستی ئینتیمای نەماوە ئینتیمای بۆ هیچ شتێک نەماوە ئێمە باسەکەمان ئەوەیە کە من بەڕاستی کاکاوە بەسەر چوو ینی فلان راپۆرت ئێستا واقعەکە ئێستا کاکە هیچ شتێک لە دەسەڵاتی خۆتان نەماوە بەڕاستی من بۆ کاکێ منیش یعنی کۆمەڵێک شتێکەمان بە سەلاحەت بڵێم اعتراف بکەن بەس پێم خۆشە جەنابیشتان اعتراف بکەن لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستان ئێستا هیچ بەدەست نە حکوومەتەوە نە بە سەرۆکایەتی هەرێمەوە نە بە دەسەڵاتی کوردیەوە عێراق و نەرحەبیب بێ لای تۆ لای ئەم بە شێوەیەکی تر بێ کاکە وەزعەکە لەوەیان نیە باسەکە ئەوەیە کە شەپۆلێکی نائومێدکەر لەلایەن دەسەڵاتی کوردیەوە لەلایەن برادرانی پارتی وێچێتی بەسەر هەرێمی کوردستانە هاتووە کە بەداخەوە ئەم دۆخی بە ئێستا گەیاندووە یعنی من چەند راپۆرتی فارسی و عەربی و ئینگلیزی و کوردیم بۆ بخوێنیتەوە ناکاتە ئەوەی کە حلی وەزعی ئێستان بۆ بکە ئێوە سەرەتا کە دەست پێکەن بە قسە یعنی هیچ مامەڵەیەکتان بەوەنێک کە بتوان لەسەر مێزی گفتوگۆ بتوان کێشەکان چارەسەر بکەین یعنی بە ئێستاوە کە ئەبێ ئێمە هەموو کێشەکان وەلا بخەین قوارەی سیاسی لە هەرێمی کوردستان ژێرخانی ئابووری نەوت و هەموو ئەو ڕەهاندانەی کە هەیە لە ژێر پرسیارایە یکاکە دەوەرە بە زمانێک گۆرە بە ئەمیش ئاوە یعنی چۆن دەڵێ ئیستفزاز نەبێ با فلان ئیستفزاز نەبێ من قسەیە بکەم جەنابەت ئیستفزاز نەبی بە زمانێک قسە بکەین زمانی گفتوگۆ بێ زمانی چارەسەری کێشەکان بێ کە ئێمە ئەمەژەڵێن هەموو ئەو تاوان و هەموو ئەو مەشاکل و گرفتانەی و ئەو شەپۆرە ناومێدکەرێک کە لە هەرێمی کوردستانە هەیە و بەداخەوە گەمەیەکی ناومێدکەری تر کە لە هەرێمی کوردستان بە هەڵبژاردنەوە بە کۆمەڵێک شتی ترەوە کە ئەم خەڵکەتان بە وەزع گەیاندووە بۆیە دڵنیابن مێژوو ڕەحمتان پێ ناکە دڵنیابن ئەوەی کە لە هەرێمی کوردستان هاڕوا بەدەیان راپۆرت و سەدان راپۆرتی ئاوا باڵوێزی ئەمریکا لە کوردستان دەیان جلی کوردیتان بۆ لەبەر کرد ئاخرین شێری بابەتێکە کاکە بە حکوومەتەکە دەڵێ حکوومەتی کارتۆنی کاکە لە ژێر زەخت و عەزێت و خاچێکە بۆ بردووە لە تەمەنی پێشمەرگەوە تا ئێستا پێشمەرگێکمان نەدی بە خاچەوە شەهید ببێ هەمووی مسلمانە هەمووی دیندارە تۆ چووی بەس بۆ ڕازیکردنی بە ڕێزیان هاتووی لەگەڵەوەی دایانجلی کوردی لەگەڵا تاقی کردوێتەوە بابە ئەمە راپۆرتە ئەمە قسەی خەڵکە ئەمە ئەوەیە کە خەڵک داوای مافی خۆیەکە داوای ئازادیەکە ئێستاش ئازادی لە هەرێمی کوردستان مەگەر حیزبێکن لە پشت بێ ئەگەر نا کەس ناتوانێت کەلیمەیەک بڵێ کەس ناتوانێت گوشەیەک بڵێ بۆیە ناکرێ بەم ڕوحێتی قسەکردن و تەشیرکردن بەرامبەرە بمبورە کاکاوە ئێمە مامەڵە لەگەڵ یەکترا بکەین بۆیە گرنگ ئەوەیە
ئێمە لە دوای ڕاپەڕین ئەو دەستکەوتانەی هابوون بەداخەوە هیچی خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانی نەکردووە ئەو بابەتەی کاکزانا فەرمووی باسەکە لەسەر چیە لەسەر ئەوەیە کە ئایا هاوڵاتیان لە بینی هەرێمی کوردستان و بەغدا چی هەڵبژێرن کاکە دەوەرە داتایەک دەیان بەحس و راپۆرت و سنتەرتانەیە بە هەموو لایەنەکانی دەسەڵاتەوە کە ئیش لەسەر تەزویر و لەسەر ئەوەی کە ئینتیخابات چۆن بەرنەوە چۆن خەڵک هەڵخەڵتێنرێ دەوەرە بەحسێ بکەن لەسەر ئەوەم خەڵکە بۆ ئاوە هاواری لێ بەرزبووتەوە کاکە هەمویان لە ئێوە خۆیان بە کورتتر زانن ئێمە هەمومان لە ئێوە زیاتر پێشمەرگە و کەسب و کاری شەهید و ماڵوێرانی و دێکانمان دەربەدەر کراوە ئێساش لە تەشیر و لەو قسانە ناکەم کە بەرامبەر یەکتر دەکرێت خەڵک زانین چەند ناومێدە لەم قسانە خەڵک زانین چەند بێتاقەتە لە دەسەڵاتی کوردی تا ئێستاش ئێمە دەیان باسی پەروەردەکەی کاکە من لە پەروەردەیەم 15-20 ساڵە لە بوارەکانی پەروەردەیان لە دەیان توێژینەوە لە دەیان کۆنگرە و سیمیناراتی پەروەردەیە قسە بکەم بەس باسی پەروەردەکەم توخوا پەروەردەیەک پەروەردە بێ مدیرێکە بێ ئێستاش دەیان جاروتومە تەسکەی پارتی و یەکێتی پێ بێ نابێمە مدیر کامە تا پرۆسی پەروەردە کامە تا ئەو پێشکەوتنەی کە لە بواری پەروەردەی جەنابەت دەیان بەحس و راپۆرتر لەسەرێناوە کاکەوانە خۆڵ مەکەنە چاوی خەڵک من نامەوێت بە زمانی قسە بکەین زمانی تەشیر بێ تۆ لەگەڵ عەبدولخالق و من لەگەڵ کاکێ من و من لەگەڵ کاکزانە و لەگەڵ یەکێکی تر هەموو جارەوەمان و تۆ ئێمە بێ بە زمانی دیالۆگ و بە زمانێک کە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکان منفەس کەم ماوە بۆ ئێمە بتوانین قسەی تیا بکەین دڵنیا بۆ وای لێدێ حکوومەتی کوردی ئەوە نەوتەکەمان ئەوە قوارەی سیاسی ئەوە ژێرخانی ئابووری ئەوە هەموو ئەو شتانی کە هەیە بەداخەوە تا ئێستا ئەوەی گرەوتانە سەر کردووە پۆستی سەر و کۆمار کە تۆ تەیید یەکێکەکەی برادرانی یەکێتی تەیید یەکێکی تر بکەن پۆستە وەزارەکان کە محاسەسەی حزبی خۆتانە خزمەت بە بنەماڵە و بە ئەشخاصەکە ئەگەر نا تا ئێستا هیچی تر نەکراوە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی باشە مامۆستا ئەوەی ئەو جەدە لە گەورەی دروست کردو مەسەلەن شۆک نییە کە خەڵک بڵێ عێراق بەڕێوەمانەوە بە یان بەغدا بەڕێوەمانەوە بە ئەزانین چی تۆ لەگەڵ ساق تەکسیەکە سەرکەوە لەگەڵ کەسێکی تراسە چۆرە ناو بازار لەگەڵ دوکاندارێکا قسە بکە من لەگەڵ هاوڕێکی مامۆستاما قسە بکەم یعنی من هەر جەنابەت کە تەلەفۆنت کرد کە تەلەفۆنت کرد چەند مەسیجم بۆ هاتووە هەر سەیری کۆمنتەکان کە کاتێک دامناو یعنی ئەو خەڵکە گاڵتەیە بەهۆش دێک مامۆستا لەوە دەرچوو کە ئێمە داوانەکەین نەچینەوە سەر بەغداد کاکە ئەمە بەڕاستی قورسە ئەمە ئێمە هەست بە ئازارەکەین بەڵام چه ئازارێک ئێوە دەسەڵاتی کوردی بەرپرسن لەو شکستانێک کە لە هەرێمی کوردستان و بەرپرسن لەو ئینتیمایی کە تاکی کوردی بۆ کوردستانی نەماوە یعنی بەرپرسن لەوەی کە هاوڵاتیان ئازارێکی گەورەیە کە خەڵکی ئێمە بەعام داوای ئەوە کە بەڵام دۆخەکان والێ کرد خەڵکیان پاڵ پێوەناوە دەسەڵاتی کوردی وای کردووە وای کردووە خەڵک ئینتیمای بۆ خاکیش نەماوە ئێستا خەڵک نە ئاو نەخاک نەنیشتیمان نەگوند هیچی بەلاو مەقسەد نییە باسی گەڕانەوەی بۆ عێراق ئێمە ئەڵێن ئەم خاکە ئەم کوردستانە ئەم هەرێمە ئەم دەسەڵاتە وای لێ کردووە ئەگەر ناخۆی بەخاوەنی ئەم وڵاتە ئازانێ تاکی کوردی نەخێر باسەکەوەیە لە گەندەڵی دەسەڵاتی کوردی لە بێ ئینتیمایی تاکی کوردی کەم دەسەڵاتە بۆی دروست کردو خەڵک زۆر باشە مامۆستا کاکەوە کاک مامۆستا عەبدولخالق ئەڵێ ئەوە نییە کەوەی بەڕێزە دەڵێ عێراقی حەبیبتان مەسەلەن بابەتەکە پەیوەندی بەوەی گەندەڵی پارتی وێچێتیەوە کە چە ساڵە لە دەسەڵاتن نەیانتوانی و دۆخێک دروستکەن کە بەڕاستی بە دڵی خەڵک بێ و خزمەتی خەڵک بکرێ ئەوەیە خەڵک ناچارە پاڵبەوەنێ پێشتر یان گەڕانەوە لە گوندەوە بۆ شار ئێستاڵێن لە شارەوە بۆ گوت ئێستا هەردووچی ئلغابۆتەوە ئەڵێن ئەو مێشش واز ناهێنێ ئەڵێن بۆ بەغدا بۆ چوونی بەڕێستان کاکەزانە ئەگە کاکە عەبدولخالق تۆزە بە وجدانەوە قسە بکەم من هیچم باس نەکرد تەنها داتا و ئامارێکی وەزارەتی سەرچاو ئاوەکانی عێراقی زایدە یونسکۆ زایدە مەجموعی قسە ڕوو بەراوردم کرد دوو تابلۆم نیشاندا کاکێ من هەڵچوو کەوتە پەلاماردانی کەسایەتەکانی پارتیمکای کوردستان من ڕێز و حرمەتم هەیە من بۆ ئەوە ڕاناکێشم زمانە عەرەبەکەی بەڕێز ڕەحمەتی مامجەلالشم لایە کە چۆن بەرگری لە دەرهێنانی نەوت و باسکردنی نەوت و ئەو کاتێک کە مالکی بوو بە زمانی سەنە مۆبایلەکەمە احترام بۆ وەفاتی ئەو بەڕێزە و جێی تەقدیری هەمومان و کەسێکی شۆڕژگر من باسی ئەوە ناخمە سەر شاش و ئاوەنیشانی دەم بەڵام گوێ بگرن ئەمە بوو لە پشت سیاسەتی نەوتی کە ئەمڕۆ ئەمسالی ئارامەکان خۆیان لێ ئەشار هێمنەکان خۆیان لێ ئەشارن و خۆیان لێ دزنەوە بەڵام بچمە سەر بابەتێکی تر تەوەرەکە تەواو بکەم من دەڵێم لە پایتەختی هەرێمی کوردستان ئەم ئێوارە حاڵەتێکی ناسایی ڕوویداوە گەنجێکی باشە بۆ چوونی تۆ چێ لەسەرەوە کەسێکی بۆ چوونی بەڕێزی لەسەرەوە با تەواوی کەم ئەوە تا ئێستا مڕمێنەکەم لایە لە بەس دەبەر ڕاگەاندنی نیشانە دەم زۆر بە زەلیلی گرتیانە کاک بەرزان قەساب جێی سوپاسە بەرزان قەساب گرتوێتی و ئێستا لە بەردەم ئاسایش و لە بەردەم یاسایە بۆ ئیجراعاتی لەگەڵتەکەی گردەی ڤیدیۆیی بە ڕێزەکەشم لایە کە سوپاسی ئاسایش دەکا بۆیە ئاگدار بین ئەبێ پێش ئەحداسەکان نەکەون تاوان لە هەموو شوێنە ڕووەدا بەڵام تاوانێکی ئاوها ناکرێ
هیچ کەسێک لە سەروی یاسا بێ بەم شێوەیە ئێستا لە یاسایی گیرا بە شێوە زەلیلی کەی بینین بەڕێز کاکاوت بەسەلەن ینی زۆر ناخۆش برادران دیار ئاگدار ڕاستی کەمەوە ئێستا گیرا و لە ئاساییشە دوای ڕسمەکەشی فیسبوکی کاکێنێرم بۆیە تۆ باسەکە بەراوردێتەکەین کاکاوە منەوە براوردێتەکەین ئینسانیان و پرسیارەکە بام پرسیارەکە بکەم مەجاتە پرسیارە تۆکەم بۆی بەڕێزت گفتوگۆکە بکەین ینی ڕۆژێک یەکێک لەسەر فولایەت و یەک لەسەر دەشکانەوە یەکێ سەری ئەتکاکرێ و ئەتاشرێ و یەکێک لە پڕ بەسیێنی هەولێر بیان سلێمانی ینی باسی حزباتین ینی تۆ پارتی قرارە لێرەوەی لە یاسا لە پارتی جواب بمەدەوە نییە بکوژەکان لەو ناو بسوڕێنەوە ئەچینە سەر بابەتەکە کاکەزانە پرسیارەکەی تۆ من تابلۆیەکی ترەخەمە سەر هەمان ڕۆژنامەی سەردەبیرەکەمە بنەماکە ڕێژەیەک دەستنیشانەکە بۆ وەڵامی کابدولخالقش بدەمەوە باشە ئەمەی کە ئێستا لە بەردەست منە دیاریکردنی ڕێژەی هەژاری لە سەر بنەماکانی تەندروستی شوێنی نیشتەجێبوون پەروەردە و فێرکردن داهات و پێویستەکانی خۆراک باشە ئەم بابەتە ئەمە شتێک نییە بتوانم بیشارمیان لە خۆم و دەریکەم یان بیمە شوێنێکی بەپیان بکەم من دەڵێم لە کوردستانی ئێمە بەڵێ ئەوە پارتی دیموکراتی کوردستانە بەرپرسیارەتی هەڵەگرێەوە تەحملی بەرپرسیارەتیەکە و ئەرکی ئەخلاقی جوای ئینسان لە پای ئیشێکردوێتی ڕاوەستێ و نەتیجەی ئەمەش دەبینین لە ئایندەیە کە ئەم بەرپرسوەستانە و ئەم پێداگرتن لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان متمانە بکیەدا بۆیە قوارەیەکی سیاسیان عەدەدی ئەفرادی سیاسی بۆیان نییە بەناو خەڵکی کوردستان و قسەکە بەڵام وەکو تاکێک ئازارە ڕێی خۆی بڵێ ئێمە لە عێراق چەند پارێزگایەکمان هەیە من دێمە سەری ئەو فارسیش کە خوێن وتیت پەیوەندی نییە من بۆ تێڵکێشی ئەم نمودارەی ئێستا یەکەم کە نمودارێکە لە بەردەمی منە کە ڕۆژنامەیەکی ئێرانی بە ناوی سەردەبیر باسیەکە کە لەگەڵ وەزارەتی پلاندانان باسی لێوە دەکات پارێزگای موسەنە 62% ڕێژەی بێکاری هەیە دواتر دیوانیە 50% موسان 49% زیقار 4% مووسڵ 36% واسط 26% دیالە 22% معلومە باشە نتبینیوە کاکە نتبینیوە برات دەبۆسە نتبینیوە بەرە خەڵکی کوردستان کاکەزانە تۆ ئازانی بە قوربان بەس با خەڵکی کوردستان لێ ئاگدار بە من ئامانجەکەم ئاخیر فەقەرێتی هەڵکێشێکم ئەمە ناتوانین مناقەشەم دیکۆمنتەکە ئەمە دیکۆمنتێکی ڕاستیە تۆ بۆ خۆت ئاگداری بەس خەڵکی کوردستان لێ ئاگدار نییە خەڵک عێراقی خۆش ناوێ کاکەوە خەڵک عراقی خۆش بەخواتایەتی عێراقی زۆ لە کوردستان خۆشترە بێن دوای حکایەتێک بوو باسم کاکزانە سەر مۆزۆ با تەواویکەم سەلاحەدین 70% ئەنبەر 70% بەسرا 16% کەربەلا 14% نەجەف 13% بابل 13% و کەرکووک 13% سێ بابەتی ئاخی زۆر لام گرنگە کە پێم خۆشە بیخەمە ڕوو خەڵکی کوردستان لێ ئاگدار بێ ئەڵێ دوهۆک 7% و هەولێر 6.7% و سلێمانی 3 لە سەتی ڕێژەی بێکاری و بڵێن هەژاری لە بەسەر و بنەمایی کە خوێنمەوە ئەمە منتەقە تۆ ئەمەی کە هەتا وەکو کابدوخالق قەڵێ کە وەکو وەزیری دارایی لە جەنابێتی و جەنابی یەکێتی نیشتمانی کوردستان جێگر و وەزیر و گزیری هەیە بۆیە وەزیری داراییمان نەبوو قوربانێ لە گۆڕان ئیسلامی کاکە لە گۆڕان ئەڵێم برا لە گۆڕان کابدوخالق مەبەستم گۆڕان بوو کابدوخالق لە گۆڕان ئەڵێم ئیجازەم بەرێ کابدوخالق لە گۆڕان خەڵکمان هەیە ئێستا وەزیرە جێگیرمان لە یەکێتی نیشتمانی و هەر کورس من ڕاهاتوومە کاکە لەگەڵ ئەم تەبیعەتە ڕاتوم ئێوە یەکێک بڵێ مەسەلا ئەم حکومەتی هەرێمی کوردستان چۆن نابێت مطلق بە شێوەی شمولی قسەت کرد هیچ نەکرا فڵان کرا باشە وەرە ڕێگاوبانی ساڵی 92 ئێستا وەرە وەزارەتەکانی ساڵی 92 ئێستا وەرە شێوەی گەڕەکەکانی ئێستا و قەباری ئێستا سلێمانیە کە من کاکەزانە دوکمان خەڵکی و شارێن لە وەکو لە دایک بوون بەڵام کەرکووکیم دەواازەی سلێمانی ببینە کە داخلە بێت دەواازەی هەولێرش ببینە ئێمە لە ژیانمان یەک جار چوون بە بەغدا کاکە هێمن بۆ ئیشی ڕایشتمایی چوون بە بەغدا لەگەڵ مامۆستا حەسەن و کاکە بەختیار چون لە جێگیری سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنی یەکێتی و پارتی ژمارە خەڵکی کەرکووک ئیمان هەبوو بابە شەرجی پێڵەن داخلە بی باوەڕکە هیندستانم بین و پاکستان من دووش دەزانم هەیە دووشت دەتوانین باسی لێ بکەین بەغدا موچەکەی باشە و بنزین و نەوتەکەی ئەم دووشتە لە عێراقا باشە ئەنی هیچ مناقەشەوە ناکرێ لە عێراقا موچە لە وەختی خۆی درێ و لەگەڵ ئەوە درێ شتێکی ترم پێ بڵێ بۆ نمونە بەڵگەیەکە خەمە ڕوو ئەمە داتایەکی دقیقە هین وەزارەتی ناوخۆیە تخوا کاکەزانە ئاخر پامش ئەمە بگا بە دقیقی بە باسی کەم لێەوە ئەڵێ دوا بابەت لەسەر ڕەوشی ئەمنی سەرژمێری کراوە هیچ دەوڵەتی بەندازەی عێراق لە ساڵی 2002 کوشتنی تا ڕوونەداوە کە 5300 کەس کوشتن لە عێراقا هەبووە باشە لەمە بەراورد لەگە 2016
کە 4700 بووە کە شەڕ لە عێراقا هەبووە باشە تۆ بە من قسە ناکە ئەم میلەتە ئەدەی دەست عێراقەوە بۆ ناین ئێمە کەم و کوڕەکان باسی لێەوە بکەین هیچ شەرمی لێ نەکەین کەم و کوڕی هەیە لە ئیدارەی ئەم دەوڵەتە بەسەر چاو بەڵام عقلێت ناتوانێت گەورەی هەرێمی کوردستانی خوێنی ڕاگر منە زانم هەندێشتی گەورەیە باقی کاکاوە ئێستا بەڕێزت پێت وایە کورد مختصر کەمینەیە کە داوای ئەوە کاکە بەغداد حکمی نەوتی هەرێمی کوردستان بکات کاکە زانە بەداخەوە ڕابردووی کوردستان بژمارەیەک بەرکەوتەی خوێن هەبوو لە بینمانە بەداخەوە کە ئەمە ئێستا ڕەنگی داوەتەوە نسیی کۆمەڵایەتی لێکترازانێک ڕووی داوە ڕاستە یعنی دابشبوون بە ناوی زون کە من باوەڕم پێین باوەڕم هەر چوار پاچی کوردستانە هەندێک شوڕیدا مەسەن ئێستا من هەموو داتاکانم کرد باسی کەسم نەکرد یەکسەر مەسەن پەرامبەری ئەشخاصی پارتی یا مەسە ئەشخاصی یەکێتی ئەمانە تەسەورەکەم ینی مجموعی عقدە و ئیرهابێکی فکریە بابە ئێمە کەم و کوڕیمان هەیە ئەمە نەعیبە نەعارە لە ئەمریکا لە ئەوروپا لە هەموو دنیا ئەمە هەیە کێ سەبەبە ئەوەی کە زۆرین لێ لەسەر شانە خۆڕای نەکردو لە بەرپرسیادی سەحەکەی بەجێ نێشتووە ئێسش گفتوگۆکەین بەڵام بۆ عێراقێک رازی بێ کە 330 میگاوات کارەبا لەسەر هەرمی کوردستان کەمکە خۆبا لە قرارەکە ئیسیسنای دانێ بڵێ کاکە بەر خەڵکی هەرمی کوردستان بێ کارەبا نەبێ حکوومەتی هەرمی کوردستان ئەگەر هەڵەیەکشی هەبوو بێ کە نیەتی بە پێی دەستوری مادەکانی 1912 و ئەو قسانێکی جەناب بەڕێز ڕەحمەتی مام جەلال باسیەکە ئەمڕۆ ئێستا وەرە کاکە زانە تۆ هاتوویتە ئەتەوێ عێراقی تەسلیمی کەی کە لە ساڵی 2022 ئەوە تا 5300 کەس بەس لە عێراقا کوژراوە لە عێراقی عەرەبیە من چۆن دڵم بێ ڕۆڵەکانی خۆم تەسلیمی وکەم زۆر باشە کاکاوە گەڕێمەولات کاکاوە بە دەنگی بەرزەیڵێن کاکە زانە بەڵام ئەبێ جورئەتیمان هەبێ بۆ چاکردنەوە هەڵبژاردننی دادوو کاکە زانە بە جەناب دڵم خەڵکی کوردستان لە پشتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە و زۆرینەشم بازی تەزویر و گزیرەکەن ئەمە دۆڕاوە بەڵام نابێ ڕێز و حرمەتمەیە وەکو پندی پێشینانەڵێ احترام بۆ بینەری جەنابناڵە کەری دیێزە تۆپینی خۆی و زەرری صاحبیەکە برام ئەوە خراپە ئەم حکوومەتە بە خوێن دروستکراوە وەکو من و کاکێ من و کابدوڵخاڵ کاکزانە بەرپرسیم بێ دەستش بۆ کەم کوڕەکان درێژکە کاکە زانە من لەگەڵەوەم بڵێ لەگەڵەوەم بڵێ کەم کوڕی هەیە بەڵام با دوور بێنە تەشکیلکردنی پرۆتۆکۆڵە سڕینەوە ببورە نابێ ئەوە هەمووی پندی پێشینانە ئازادە بەڵام تەشیر کاکە من ببورە پێتم وت کەواتە چارەسەر چییە ینی ئەمە بەجێهێشتنی نیشتیمانیە ئەمە نەبوونی ئینتیما کارەساتی لە ناخۆڵقی خۆ بەغداش وەکو کاکاوە ئەڵێ ئەو بەهشتە نییە لە هندستان و پاکستانت من ئەو هەموو قسەیەکی کاکاو هیوادارم قسە نەکە کاک زانم پێشنیار بۆ جەناب دەکەم تکایە لەم بۆ لە کە برادرێکی پارتین با معلوماتی لابێ چونکە ئەمە ئاگای لە معلوماتی پارتینی هیچ ئاگای لە پارتی نییە بەڕاستی چونکە پارتی خۆی ئێستا تۆ بە نانە پارتی برام پارتیەوە من قسەیەکەم ئەگەر پارتی خۆی ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێبکە حکوومەتی عێراقی ئامادەین لەگەڵ ڕێبکەوێ ئەم بەڵێ لەگەڵ ڕێنە باشە خۆشی لە خۆتان تۆ پەلەمەشە ئێمە قسە لەسەر شتێکەکەین ئێمە قسە لەسەر شتێکین ئەمانەوێ ئەڵین با پارتی بە تاقتنیان ڕابەرایەتیم قۆناغە نەکە ئەمە نەما ئەو بڵم لەگە حکوومەتی عێراقی ڕێناکەون بەو زمان و ئەمە گوزەشت من نازم تۆ باسی شێکین پاسی شتێکترەکەین ئێم باسی قۆناغاکەن کە ئێمە تەواو بوو ئەم ئەڵێ ڕێناکەوم نییە قوربانە من نوێنەرەکانی پارتی دیموکراتی کوردستانە کە نردوێتی بۆ حکوومەتی عێراقی بۆی لەگەڵیان ڕێبکەوێ کاک کەمال محەممەد وەزیری کارەبایە بە وەکالەت کە وەزیری سامانە سروشتیەکانەوە مێ سەباح سەرۆکی دیوانە فارس ئیسا سەرۆکی نوێنەراتی حکوومەتی هەرێمە لە بەغدا شێخ بازە کە ڕەتی بە حکوومەتەوە نیە و بەس وەکو نوێنەری حکوومەتەکەمان کەی کاک مەسرور سەرۆکی کۆمپانیای کار ڕۆشتە بۆی ڕێبکەوێت لەگە حکوومەتی عێراقیاڵێ ئەم بۆستان بەیان بە نوعیشتر ڕێبکەوین و باسی چیەکەم برابەڕێز ئەمە دووەم جەلسەیان ئاخر جەلسەش کاک ئاواتی شێخ جەناب وەزیری داراییە کە ئەویشیان لەگەڵایە کە بۆ ئەوە تا یەک دنیا کێش و مەشاکی لێ برام ئێمە باسی قۆناغی شتر ئەەکەین ئێمە ئەڵێن ڕێگە نادەین لەم قۆناغەیە پارتی ڕابەرایەتیم قۆناغە بکە باسی ئەوە ئەەکەین ناتوانانی هەمێکیان چۆن پێم بڵێ چۆن ناتوانانی پێم لەبەرەوەی ناتوانانی بەناوی یەکگرتووی ئیسلامی و کوردستان و پارتی قسە بکە کاکە توانێت کاکە مەجال بە ناتوانانی برا مەیلەوە ناتوانانی برا پێم خۆشە پرسیالێکم تۆ ناڵی من نازانم تۆ فێرم کە بزانم چۆن نازانم فێرم کە بزانم توانی یەکورم کاکە تۆ دەسڵاتی حزبەکەی خۆنی ئاهێ من تو قورآن وازە و قسانە بێنە باوکی من ئەرە کاکە توانێ بنای هەموو کوردستان و پیاو قسە بکە بڵاوە ماڵە پارتی ناتوانێ بنای تەواوی هەموو کوردستان و قسە بکە برای بەڕێز کاکە ناتوانێ بەناو قسە مەکە کاکە ناتوانێ ئەوە خەڵکی کوردستان لە هەڵبژاردن و ڕێگادان من تۆ لەو ڕەمەزانە و بەرامبەر پارتی بۆ ئێمە ڕجاکەمە بەرنامەکەیان و کاکاوە ئەرە وەڵای تۆ بڕۆژ و تازە ڕۆژۆکە کاکە ئامە کێشەی نانە ئەڵێ ناتوانێ چاوەکەی سەیری بەرنامەکە کەرەوە هەردوو میوانەکەم زیاترە یعنی ئێستا من لێرە
زانەگەن ڕایگرە زانە ئیشی تۆیە زانە ئیشی تۆ من ڕعڵێ باسی شخصی نەکردۆتە شیریتیانێ کاکاوە ڕجاءن کاکە من ڕێگاکڵێ مەڵێ کاکە نایڵین ئەخدە ناتوانین کاکە چۆن نایڵسارەکەم چۆن ناڵی پێم کاکە گیان دەتۆ پەلەمەگە لە پەرلانگە 111 کورسیمانەیە ئێمە ئەڵێن لەم قۆناغەیە ئێسێمە لە بەردەم دادگایەکداین کۆمەڵێک لایانی سیاسی کۆمەڵی حزابی سیاسی کۆمەڵە شخصی سیاسی داواکاریشتیان بەرزکرێتەوە بۆ دادگای فیدراڵی ئەڵێن بۆی نییە حکوومەتی پەرلەمانی کوردستان ماوەکەی بۆ درێژکاتەوە لەسەر ئەمە کۆمەڵێک لایەنە سیاسەکان ژاتونە دەرەوە یەکگرتووی ئیسلامی هەموو پەرلەمانتارەکانی خۆشی کشانتۆ ناو پەرلەمانی کوردستانە قسەکە ئەمەیە کەواتە ئێمە خەریکە دامەزراوەکانی خۆشمان شەلە لەکەین لەم قۆناغەیە حکوومەتیش بە هەمان شێوە ئیشکالمان هەیە ئێمە بڕوامان وایە هیچ حیزبێک لەم وڵاتەیە ناتوانێت بە ناوی هەموو کوردستانەوە قسە بکە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە پارتی دیموکراتی کوردستانشەوە بۆیە لەم قۆناغەیە کەس بۆی نییە ڕابەرایەتی ئەم پرسە بکە ئێمە ئێستا باسی قۆناغەکەین ئەڵێن نەوتەکەمان تەواو چۆژێر دەستی حکوومەتی عێراقیەوە دەهامەتێک نەبێت هەواری هەرێم لە دەست نەچێت بەڵێ ڕێگە چارە چێکە ئەمە ڕێگە چارە ئەوەیە یەک ئێمە لە یەکێتی نیشتیمانستان کۆمەڵێ پێشنیاری هەیە سەرۆک باڵ چەندین پێشنیاری کردووە لە زۆر دانیشتنی کراوەدا داوای کردووە لە هەموو لایەنە سیاسیەکان بە هەموو لایەنە سیاسەکان دابنیشین کۆبینەوە لیژنەیەک چوزان شتێک دروست بێ بۆی بتوانین لەم قۆناغەیە هەموو کێشەکانمان چارەسەرکەین یەکێک لەوانە ئێمە یاسای نەوتوغازێ لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق باشە باشە چۆنە بێ هەچ کەسێک یەک حیزبی لایانی سیاسی پێشنیاری هەموو شتەکان کە ئێمە کێشەی ڕاست ئێمە تەنها نەوت نییە کێشەی بودجەمانێ کێشەی داهاتی پارێزگاکانمان هەیە کێشەی زۆر بابەتی تر هەیە کە ئێمە کێشەمانەیە لەگەڵیە ئێمە تەنها نقطە نییە مەسایلی نەوت وەرن لەسەر ئەم بابەت ڕێگە چارەی تر هەیە هەموو لایەنە سیاسیەکان کۆبینەوە کۆی پرۆسەکان چارەسەرەکەین بۆی بۆ هەمیشەی بە یەکجارەکی ئێمە کێشەی نەوت لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕووباچووکار حکوومەتی عێراق لە دەرفەتێکە پارتی دیموکراتی کوردستان ئەمەی کردووە کە لە شەقۆناغی شەڕی داعشا بووە پارتی دیموکراتی کوردستان هاتووە ڕێکەوتی 50 ساڵ لەگەڵ تورکیا نەکردووە لە ناو تورکیا لەگە بنەماڵەیەکا کردوێتی بابە ڕۆژنامەکانی بەریتانیا واڵێن دادگای فەڕەنسی واڵێ ئەڵێ زاواکەی و برایی خێزانی ئەردۆغان بنەماڵە ئاخر چییە کاکە وا ئەڵێن دەوا ئەڵێن کاکەوتە دادگاکەوە ئەڵێ برای من ئەوەتە ناوەکەی بۆ بخێن کاکە من هەڵاکەم لە قسەکانمان بەویژدانە وەکو خۆی بەرپرسیارە لە بنەماڵێکی بنەماڵێکی بۆ ئەوەی من تو من ئەوەی کە ئێڵێن بەڕاستی کاکێ من کاکاوە یارمەتیم دەن ماوەسا عەبدولخالق حلاوی باسکە من والله بلا قسانی تۆ نازام ڕێز و باشە کاکاوە لەسەر خۆ من والله وانا بقولان بنەماڵە چی ڕۆژنامەی بەریتانی حکوومەتی عێراقی بەسەرۆکایەتی بەڵێوانەی کاکاوە بێتاقەت بێ ئەخەتی خۆی ڕۆژنامەکەەوە ئەڵێ من وانە ڕۆژنامەکەی من نیم برام ئەڵێ ڕۆژنامەکە بنەماڵە زۆر ئەگە مەجال بوو ڕۆژنامەکەتان پێ بشانێ باش کاکە تۆ حەکەم کاکە عەبدولخالق تۆ حەکەمان بە تو خوا بنەماڵە ئەچێ ڕێکەوتنەوتی بکە ئاخر چی بنەماڵە چۆنە ڕوا باش بەس ئەمە باشە من ئەو پرسیارە لە ماوەسا عەبدولخالقەکەم کاکە بینمانە بنەماڵە توانێت ئەو گرێبەستە بکە گرێبەستی 50 ساڵ بکەوە زائیدەن هەر بەڕاستی بۆی خەڵک نەکەوێتە نەهامەتێکی تر پێی خۆشە پێی ناخۆشە ئەمە جەدەلێکە و تەواو بۆ ڕاپرسەکان قسەی خۆیان کردووە حەلی ئەم بابەتە و جوابی وەڵامی پرسیارەکەی کاکاوەش بدەنەوە وەڵا بە دڵنیایەوە لە هەرێمی کوردستان بە هەموو لایەنەکان یعنی ئەوەی کە دەست خۆش قسەکە لەوەیە کە بەڕاستی ئێمە باسی ئەومان کرد یەکەم قسم کاکزانە من داواکەم هەم بە تایبەت کاکاوە ئەنج کاکێ منیش ئێوە بنەوە چونکە کوردستان بەرە و ڕیسوابوونێکی ڕاستەقی ناڕوە بەداخەوە نازانم ئەم کاکاوە دەسەڵات یعنی ئەمەی کە من ێڵێ مواقعە من بەرنامەی پێشوو کاکاوە گەراگەدار بێ نازانم چ کەناڵێک بوو باسی بڕیاری دادگای فیدراڵیمان کرد لەسەر پەرلەمانی کوردستان کە بە ناسایی درێژ کراوە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕاستی بەجێمانێش ئەم جارە باسی کەیسی نەو دەکەین بە دڵنیایە و جارێکی تر لە بەرنامەیەکە دانیشین من حەزەکەم بە زمانێکی تر بێژنا من بەبێت تەشیرم قسەیەکەم ئامادە نیمە چۆن ئامادەی گفتوگویەک بم هەنێک کەلیمات و هەنێک پەندی کوردی و هەنێک شت بە ناوێنێشتیترەوە بەرامبەر خەڵک و بەرامبەر کەسە سیاسی ڕۆشنبیریەکان بەکاربهێنرێ کە بەداخەوە هەست بە ئازاری میلەت و هەست بە ئازاری کوردستانەکەن کە لە بەرامبەر حکوومەتی عێراقی و لە بەرامبەر ئەو دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە دروستیان کردووە چییە گوزەرێ بە دڵنیاوەی لە هەرێمی کوردستانە کە دروست بۆ بنەماڵەوەی لێ کردویانی
بنەماڵە وای کردی ئێمە حەزمانەکە حیزبیش بێ خۆستانە کادری حیزبی هەیە گەشتۆتە سەرکردایەتی مەکتەب سیاسیش ئاگاداری ناوخۆی حیزب نیە چکە بۆ مەجموعەیە کەسی معەن و ینی تشخیص کراون لەوەی کە ئاگاداری گرێبەستی نەوتە ئاگاداری علااقاتی سیاسیە کاکاوە هەم کاکێ منیش یعنی بەڕاستی ئێمە لە علااقاتە سیاسیەکان کە کاتێکە چی بۆ بەغداش بۆ ناوەند بۆ دووەلی ئیقلیم بۆ ئەوروپا بۆ من حەزەکەمە کاتێک سەرۆکی هەرێمە ڕا پێشووتریش و ئێستاش وە سەرۆکی حکوومەتیش بزانە چی لەگەڵە لەناوەکانم بۆ بخوێنەرەوە هەر بچۆ ئەو داتانم پێ بڵێ لە بری ئەو داتانم پێڵن کە باسی شەف نازان باسی زۆر شتەکرێکە ناچێت بە گوێ و بە چاوی خەڵکیش نایبینی بورە من حەزەکەی ناوەکانی وەفدەکانە بۆ خوێنمەوە تا دوو کەس لە کەسی پسپۆر لە ئاستی حکوومەت و لەو کەسە شارەزانێک کە ئەچن گرێبەستی ئەو گرێبەستانە ئەنجام بدەن دەیان کەس لە بنەماڵەکان ڕم بۆی فێری سیاست و فێری بردننی نەوت و فێری یعنی چۆنە لەگە خەڵکی تر و لەگە بنەماڵەکانی ئالفلان و ئالفلانە تەسویر و لایڤ و چۆنەڵی سناب بگرن بۆی کە فێری عقدی نەوت ببن بۆ دواتریش خۆمە قوربەسەرەکە بۆ ئێمە نییە ئێوە بۆ دواتریش هەنگاوی ترتانەیە بەڕاستی بە هەموویانەوە یعنی بە جەنابیشتانەوە بە برادرانی شێتی نیشتیمانی کورسانیشەوە بۆیە واقعاً ئێمە نازانم یعنی بابەتەکەی ئێمە کە باسی حکوومەتی عێراقی و باسی هەرێمی کوردستانە تا ئێستا ئەبووە دەستخینە سەر و خاڵانەی کە ئێمە ئیشکالمان لەسەرێتی و هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان مەشاکل چیە گرفت چییە کاکە باسی جادەی چیم بۆکەی یعنی باسی شەقامی چیم بۆکەی ئەو سەرۆت و سامانەی لە هەرێمی کوردستانە هەیە کاکاوە کاکێ منیش من کە ئەوەی ئێڵێم بەرامبەر دەسەڵاتی کوردی ئێڵێم ئەو ژێرخانە ئابووری لە هەرێمی کوردستانە هەیە ئەزانی ئێستا ئەو ڕێژێش کە لەوەی کە جەناب دەخوێنیتەوە وەکو هەنجوینە لە دارا دۆزی بێتەوە ئێستاش ئەوە ئەوەش نەمێنە لە هەرێمی کوردستانەکە ئێمە لەکەیەوە حکوومەتین بۆقعەیە کە سێ چوار شارێکە بەدەیان ئەو کۆمپانیا نەوتیانی کە لە هەرێمی کوردستانە سەیری عەقدەکانیان کە لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی تاسە عەقدێکی نەوتی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئیمزا نەکراوە غەیری ئەوەی کە لە کوردستاندا ئیلا بنەماڵە تەحەکومی کردەوە ئینکاری ناکرێ بنەماڵە تەحەکومەکە لە کوردستانە چونکە کە کاتێک برادێک من یەک شت پێ بڵێم لە کاتی کاکە هەروایە آخر ناچۆن من پێت بڵێم ئێستاش ئەوەندەی کە لەناو پارتی دیموکراتی کوردستان بنەماڵەی بارزانی ئاگاداری عقودی نەوتە برادرانی پارتی و کادرانی پارتی وەڵا بە تۆشەوە ئاگار لێ نییە ئاگات لێ نییە کاکان برادرانی یەکێتیش لەوانەیە مجموعەیە کەس لە قیاداتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری سەفەقاتی سیاسی بن لەگەڵ ناوەند ئاگاداری سەفەقاتی سیاسی بن لەگەڵ لە شوێنەکانی ترا بەڕاستی بۆ زۆر جار قیاداتی پارتی و قیاداتی یەکێتی نیشتیمانی باسی ئەوەکەن کە عەقڵیەتی ئێستای قیاداتی ئێمە بە گەنج ناڕوا بەڕێوە کاکە گەنجەکان ئاگان لەو عقودانە نییە بەڕاستی ئەگەر بچن ئەیدۆ نازانن چی کراوە بۆیە ئێمە باسی ڕاپەڕینمان کرد لە 2003 شەو بەڕاستی کاکزانە ئەکرا عەقڵیەتی کوردی و عەقڵیەتی قیادەی کوردی بە چاوێکی ترەوە ئیسیفادەی لە واقع بکردا کە لە عێراقا دروست بوو لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق بەڵام بەداخەوە ئەو کاتە شتێکان بۆ هێنان بە ناوی ئابووری سربەخۆوە ئابووری سربەخۆش ئەمە نەتیجەکەیەتی کە هیچ هاوڵاتێکی هەرێمی کوردستان بە کەسوکاری منەوە بە کەسوکاری تۆشەوە بڕواو کە ئێستا دەیان کەس لە کەسوکاری تۆ مەگەر موچیان بۆ بڕابێتەوە لە بندیوار و عەقید و نەقیب بن ئەگەرنا شایەتمان بە قسەکانی تۆ بە کاکێ بە کەس لەو دەسەڵاتە نایەنن بۆیە ئابووری سربەخۆشێکی گولۆشتانێک بەسەریەک بوو بەسەر ئەم میلەتەی ئێمەدا بەداخەوە لەو ئابووریەک کە جەناب دەفەرمووی من یەک شت پێ بڵێم یەک شت پێ بڵێم تێکۆشەرە بەنابێت ڕێزمانەیە بۆ بنەماڵەکە کاکەوە یەک شت پێ بڵێم نا باسیەوە نییە ئەوەربان هەموو کەسەکەمان ئێستا دووبارەیەکەم بۆ کاکاوە گیان باقسەکان دواسەر سەدەمێ کاکاوە دووبارەیەکەمەوە بەڕابە حەدت ڕاگرم دووبارەیەکەمەوە بەو کەسوکار کاکاوە بمبورە سەدەمێ کاکاوە تۆ بنەماڵەی تۆ بندیواری هەیە بەس بنەماڵەی بەڵێ با پێت بڵێ ئێستاش دەیان خزمی تۆ هەیە دەیانی من هەیە دەیانی کاکێ منێ با قسەکان تاوکەم قۆڵ مەکەرە چاوی خەڵک بە ناوی ئابووری سەربەخۆ دەیانی وەکو تۆ کادری سیاسی وەکو جەنابە دانیشتوونە ماڵەوە پارەی زانی چیە بووی کاکا پارەی ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان ئەچێتە ژیرفانی دوانی وەکو جەنابتەوە کاکاوە بۆیە ئیسلاحاتی فالحە لە حکوومەتی وڵاتێکە بە خوێنی ئێمە دروست بووە بۆیە تکالیەکەم دۆ خاڵە حەدی خۆراگرێ بۆ زمانە سەمەکە بنەماڵەی جەناب بندیوارە بنەماڵەی جەناب حزبی ئیخوانی مسلمین بنەماڵەی حزبێکی مرسی لەسەری دانێ
بنەماڵەی من کاری مەکە کاکا باسی بنەماڵە نییە برا من یەک وەڵام کاکزانە باسی بنەماڵە نییە تەشیدی بۆم نا تۆ بەسەر بنەماڵی تۆ بنەماڵی تۆ غەڵەتت بەنامەکە دووبارە کەرەوە هەمومان تۆم لێ گرتووە هەیە موچەی عەقید و دیواری باسی بنەماڵە شتێکی میسالی بوو کاکاوە شتێکی میسالی بوو شتێکی میسالی بوو نە کاکە زانە چی میسالی بوو بنەماڵی من بخاتە سەر ژاژەی تەلەڤیزیۆن وەڵام دیواری کوڕم بە قسای لە بنەماڵەکە دەقان من خەڵکی کەرکووکم کاکە تۆ بیجامە لە پێ کردووە لە سلێمانی خۆداوە لە ئەم پیاوانە کە سوکاری شەیدن تۆ جا دەشەر نییە گرتو ئیسلامی بۆ شەیدی نەبێ تۆزە بیرکەنەوە برامێ وەکو ئەمە یەک قسەی کۆتایی بڵێن بە ناوی یەکێتیەوە ئەماڵێ باشە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داوای نوێنەرایەتیشی ڕاستەقینەی هەرێمی کوردستانەکەین بۆ چارەسەرکردنی پرسی کێشەکانی هەرێم لەگە بەختایە لەم قۆناغەیە ناکرێ کێشەکانی هەرێمی کوردستان یەک لایەنی سیاسی چارەسەری کێشەکان بکە بە نیسبەت ئەوەشەوە ئێمە کۆچێتی نیشتیمانی کوردستان خاوەنی شۆڕشی نوێین خاوەنی ڕاپەڕینی خاوەنی دامەزراوی نیشتیمانی خاوەنی پێشنیاری پەرلەمانی خاوەنی زۆرترین شەهیدین کاکەوە ئەوە ئێمە خەمە خۆین ئەگە بڵین بۆچی عێراق بۆچی ئێمە عێراقیمانێ نەخێر ئێمە بڕامانەیە ئەبێ ئەم نیشتیمانە بە عەقڵ بە خەڵکی عەقڵانی بە خەڵکی پرۆفسۆر تایبەتمە بەرینە پێشەوە کاکەزانە ئاخر کۆمنت پێم خۆشە من بم بەڵێ فەرموو کاکاوە ئاخر کۆمنتەکەت بڵێ فەرموو کاکاوە کاکە بەس زۆر بە کورتی ها 50 دقیقە کورت عێراق یاسای نەوتوغازی نییە عێراق مەجلیسی اتحادی نییە یاسای دادگای اتحادەکەی لەژێ دەستور نەبووە ئێمە وەکو کاکێ من ئاخر دیێڕی من هاوتام لەگەڵ ئەوەی کە بیرم لەگەڵەوەی کە هەمومان بێکەوە ترافی سیاسی کۆ بنەوە آخر ناکرێت لە تەلەڤیزیۆنێکە تۆ کەسێ بکەی بە نیشان و جەریحا دەربرینداریکە ناکاکە ئێمە کێشەمان هەیە ڕاستە بەڵام قۆناغە تێپەڕێن قۆناغێکی قورسە بەڵام هەرێمی کوردستان تێپەڕێنە کاکەزانە بۆیە تکایەکەین برادران بە ڕۆحەتی بریندارکردن نەبێت و پارتی مکای کوردستان بەرپرسیارەتی گەورە لە ئەستۆ دەگرێت و هەندێک هەرێمی کوردستان لەبەر دۆزێکی ڕەوایە سەرکەوتووە کاکزانە بەداوای لێبردنەوە مێزی گفتوگۆ چارەسەری کێشەکانەکە بەداخەوە دۆخی هەرێمی کوردستان بە دۆخێکی ناسەخانگیر هەنگاوەنێ و تا خاوەنی ئەم عەقڵیەتەش بین کوردستان لەمە خراپتەی بەسەر لێ بەڕاستی و من داواکەم لە جەنابی کاکاوە زمانی تەشیر بەکارنێنێ فێری کەلیماتی جوان ببێت چونکە بەڕاستیانە کەلیماتی بەکارێنە مداوا لە کاکزاناکەم لە کۆمنتاری بەرنامەکە بیستێتەوە چونکە وە قسەی سیاسی و ڕۆشنبیریە وڵاتە نیە تا خاوەنی ئەو عەقڵە بێت تۆ تەشیری منت کەوتی تۆ خەزان سەدا خزمەتەیەکە بندیوار کادرێکی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی کادرێکی ئیسلامی کوردستان سپاس بۆ سەمیوانی بەڕێزم هەڵبەتە و گفتوگۆیی ئەم شەو لە بەرنامەی ڕاهەندا هەیە دەراویشتە و دەرەنجامی ئەو دۆخەیە کە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە هەیە لە ئاستی باڵاوە بۆ ڕۆشنبیران بۆ خەڵک پەیوەندی بەو دەرەنجامە هەیە کە لە ماوەی ڕابردوو دەیان گفتوگۆی لەم جۆرە بەهادیئی و بەهێمنی و بە جوانی و لە تەلەڤیزیۆنەکانی تریشکرا و کەس گوێی نەگرت بە هیوای چارەسەر ڕاهەنتان پێشکەشکرا مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان